خۆشەویستان بەردەوام بین لەگەڵتان لەم بەشەی بەرنامەکەمانە قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگەکەین کە پەیوەندی بە هەمومانەوە هەیە باس لە دروستترین ڕێگاکانی ئامادەکردنی خواردنەکەی بۆ بنکڕ خۆڕەکە بۆوانێکە حەزەکان خواردنەکانیان بسووتە لەسەر خەلووز و ئەڵڵا بەجانە جوان جوان لێ سێکێ ئەڵەن ئەو بابەتانی کە خۆشن ئەو خواردانی کە خۆشنر هەمویان ناتەندروستن ئەم ڕۆمانە ئەو شتانە تۆ زەگڕۆنکەینەوە با بزانین کەسێک کە خواردنی برژاوە خوا بە تایبەتی تر گۆشتی برژاو و مریشکۆم و جۆرەکانی برژاو تەنانەت سەوزەواتەکانیش ئەڵێ باش ببرجێت تەنانەت توێژاڵێکی ڕەش بەسەر خواردنەکەەوە یاخود بەسەر گۆژیان سەوزەکەەوە بێ ئەمە چکاری گەنێکی نەرێنی و تەندروستی هەیە یاخود دروستین ڕێگا بۆ ئامادەکردنی خواردنەکان چۆنە بە چه ڕێگایەکە سوورکردنەوە باڵم بوون و تر کۆمەڵێک بابەتی تر هەیە ئاری ئەمڕۆ بۆ وردی قسە لەسەر هەمویانەکەنیان زۆر کاتبیستومانە هەندێک کە سێڵە تووشی ژەهراوی بووم لە ڕێگەی بەکارهێنانی ئەو خواردنەوە با بزانین چۆن خواردن ژەهراویە بێت اینجا ئەمانە کۆمەڵێک بابەتی تر چاوتویەکەین ئەمڕۆ لەگە زۆر بەڕێز دکتۆر زانە ئەحمەد کە بەڕێزیان سپۆڕی زانستی خۆراکن دکتۆریان سڵاو لێ زۆر بەخێر زۆر سپاسیۆشەکەم دەستان خۆش بۆ میوانداریتان بەخێر سەر چاوان اینجا ئەمڕۆ لێرەش دکتۆر چەند جۆرێک لە خواردنمان هێناوە بۆی کە دواترسیان لەسەرکی بزانین دروستین ڕێگاکانیان چۆنە خواردن پەیوەندی بە تەندروستیەریەکەمانەوەی دکتۆر پێمان بڵێ ڕێگا دروستەکەی ئامادەکردنی خواردن کامانن بۆ بە چه ڕێگایەک ئامادەکی خان پێشتر قسەیەکی خۆشی کرد ینی بەس ئەو مەفهومە لە خەڵک لە مێشی خەڵکە لابەرین کەوا خواردنی ناتەندروست زۆر بەلەزەت و خۆشە خواردنی تەندروست بێتاون کاڵ و ناخۆشە نه وانە هەر دقی لە قەڵەوەکانیش وایە دکتۆر بڵێ لە قەڵەوەکان وایە بڵێ خواردنی کە تەندروستە تامیمی بە پێچوانەوە گەر شخصێک چوو سەرژانی تەندروست خۆراکی تەندروست تەفەنونەکە لە خۆراکەکانیانە کەرەسەکان هەر نامەمان کەرەسەن بەس کەرەسەی تەندروست بەڵام ئەتوانی وا خۆشیکەی ڕێگای لێنانی خۆراکی تەندروست وا خۆشکەی بۆ ئەو تێکراوە تەندروستانی کە تەیەکەی وای لەکەی کەوا زۆر بەلەزەت و خۆش بوو ئیتر نەگەڕێتەوە سەر خۆراکی ناتەندروست بە بەهانەی تام زۆربەی کەس خۆشمان بەستوتەوە بە کۆمەڵێک تامەوە چەور بێ سوێر بێ ترش بێ تون بێ ئەمانە ئیتر کە هەبوو لە خواردنەکانە ئەڵێن زۆر پێرفێکتە و زۆر خۆشە مەرجە بەم شێوازە بێ طبعا نەخێر بەس من حەزەکەم پێشەوە جواب پرسیاری کرد بۆم لە هەموو سروشتە تەسەوڕکە کاگاری تەنها گیانلەبەرێک کە قەڵەو بێ بریتە لە مرۆڤ نییە لە سروشتان نییە ینی ئەو حیوانێک بلا معنە ئەو ئاژەڵی کە لەسەر لە ناو سروشتە ئەژی بۆ مستحیل لە قەڵەو بێ لەبەرچی لەبەرەوەی خواردنەکانی بەچی ئەخوا بە کاڵی ئەخوا یا بەبێ پرۆسس کراوی ئەیخوا یعنی ئێمە چەوری تێکن خوێی تێکن سووریەکەین و ئەی برژێنین بەهاراتی تێکن ئەمانە هەمووی وای لێ کردوین تاممان زیاتر بکرێتەوە شەهیەتە زۆرتر بێتەوە زیاتر ئەخۆی لە ئەنجامەوە بێت ئەگینا هیچ گیانلەبەرێک نییە لە سروشتە ئەگەر بە طبیعی بە نەیچڕڵی بژی ئەمانە هەر ئەوەنە ئەخوا لەشی پێداویستی بایۆلۆجی لەشی ئەمانە بابێنە سەر شێوازی لێنانەکانی خۆراک طبعاً ئەتوانین لێنانی خۆراک بکەین بە ئەداتێک یا خوتوڵێکی زۆر زۆر چاک و بە تەندروستی بۆ لەشمان بشکێتەوە لە هەمان کات ئەتوانین لێنانی خۆراک بکەین بە ئەداتێکی زۆر 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 ترسناک بۆ لەشمان لە ئەنجامی تەندروستە لەبەرەوە ئێمە مەجموعەیەک ئینمان هەیە لێنانەکان ئەبێ مەسەن بۆ نمونە کوڵانمان هەیە باشە زەردکردنمان هەیە وەکو حەزم کرد کە ئەو هینە هەبێ من سیرمان کردایە زەردکردن بەداخەوەی کە لە تەندروستین ڕێکانی لێنانی خۆراک زەردکردن بریتە لە چی بەداخەوە نەنە عەفو بکە بەداخەوە نیمانەجا وتم بە خۆشبەختانە خۆشبەختانە زەرکردن بریتە لە چی زەرکردن بریتە لە جازێکی هەیە هەر وەکو مەنجەڵێکە دووسێ مەنجەڵ تێکەڵاو یەکترین ئەو کەیتە ژێرە و بە هەڵمەکەی لەسەرەوە مەسەن بۆنە کەلەرمە کاهووە مەسەن بڕۆکۆلی قەرنابیتە ئەو شتانە هەمووی دائانی حتا ماسی یەکێک لە خۆشترین تامەکانی ماسی کە پێوترێ ستیمد فش ینی بە هەڵمین کراوە لێراست و دەتەندروستەکانی چیەوانە یەکەم ئەو ئەوە زۆری کە ئەیدەین لە خۆراک لە ئەنجامی کوڵانە هەندێک جار کوڵانەکە چی کانزا و ڤایتامینەکانە جارێکم لە زۆربەی ئەو بڕگەرمیە لە ناوێبە بە تابەتی ڤایتامینە بیەکان و سیەکان ئەوانەی کەوا زۆرتر ئاوین یا هەندێکی زۆری هەرچی مادەی تەندروست و بە تابەتی کانزەکان لەگەڵ ئاوەکە کە ئێمە نایخۆین فڕێدێنەوە بەڵام لە ستیمە یاخو زەردکردنە هەموو ئەو مادانە لە ناو خۆراکە ئەمێنێتەوە و لە هەمان کاتە ئاو هەڵمژێ و پاراوە بێ و لە ڕووی تامشە زۆر خۆشە بێ
بەتابەتی بەداخەوە زۆربەی کەس بەکارینایەنێ لە کوردستانی خۆمانە بۆی حەزم کردەوە یمکن کەوا ستیم یەکێک لە باشترینەکانە جا ئەگەر بەس بە ئاویش بێ وانە هەر بە ئاو ئەم ڕۆنانەی کە خۆمانی سە لەگەڵا بەکارین ئەوەش مەترسیەکی تروانیە دکتۆر خۆی گەرمە سەمادەکانمان چۆری تەندروستی خۆی تایە مەسەڵەن بۆ منە گەرمادەکانمان بۆ منە گۆشتی پێ زەرکەین یا خو ماسی پێ زەرکەین یا خوێنەکان خۆی کەمێک چوری و حتا ئەگەر چوریشی تێکی ئەو دەرەجەی حرارەتی ستیمینگە یا خود دەرەجەی پلەی گەرمێکە ناگاتە ئەو دەرەجەی کە هینەکانمان وەکۆڵی چورەکان تێک چێمانە چوری نەباتەکانمان یاخو لەگەڵ چوری ئاژەڵەکان تێرەکان دائما لە دەرەجەی حرارەتی 170 بۆ 190 ئیتر لەو کاتەوە خراپە لەبەر ئێمە کۆنتڕۆڵێکمان نییە بەڵام ئێستا باسی عکسەکەیەکەی جاداچین ناوەڕاستەکانەوە عکسەکەی لەو سەری سەرەوە باسی وتمان باشترین و تەندروستیان بریتە لە زەردکردن ئەوەی کە باسمان کە بە هەڵمین کردن ئەوی کە بریتە لە دیپ فرای بریتە لەوەی قوڵ سوورکردنەوە قوڵ سوورکردنەوە هەمووتان بینیتانە لەوانەی کەوا نامێناوی هیچ شتێ بەرم لەناو حوزێکمانەیە لە ڕۆن باشە لەوانەی کەوا ئامادەکردنی فاستفودا باشە حوزێکی گەورەی لە ڕۆن ئەو پەتاتی تیەکەیش مریشکەکەی تیەکەی بەڵام مریشکەکەش نەکات بە مریشکی بەڵکو بریتە لە مجموعەیە خەڵتەیەکی تیەکەی کە بریتە لە ئارد و شتەکان شتێکی ئێستا لە بازاڕ جا ئێستا مجموعەی ماوەتمانەیە مەسەڵەن متوانین باسیکەین حەسەنێکیان پێوتێ پۆلیساکلیک ئەروماتیک هایدرۆکاربۆن ئەو هایدرۆکاربۆنن لە ئەنجامی ئەو ئینە گەرمیا دروستە بێ ئەمە بریتە لە مادەیەکی ژەهراوی زۆزی سارەکەت کە بنزینی تێناکەی هەروەکو بنزین و کیرۆسینەوانەیە بۆ ئەروماتیک پێڵانی بۆنیش هەیە بۆ دروستە بێ ینی چەندە مسەرتەنە لە شیمرۆ اینجا مادەی کەمانەیە کە پێوترێت ئەیجی پێڵین یاخۆ ئەدڤانس گلاکیتد ئەند پرۆدەکت ئەو مادەیە کە دروست ئەبێ لە ئەنجامی ئەو حرارەتە زۆرەی کە لە ناوینەکە طبعا لمعلوماتك حرارەتی ناو ئەو حوزە پڕ لە ڕۆنە ئەگاتە چەند بەڕێی تۆ شتێ بڵێ 400 پلە تا 400 هیچ ڕۆنی نییە لەسەر ئەرزا بەرگی ئەو گەرمەیە بگرێومانە یعنی حتا بڵێ کەرە بەکارن نه ئیسفادەی نییە و ملاحظە بکە زۆربەی زۆریان مەترسی کەشمانەیە بێجگەل ئەم ماوەدە مسەڵتەنانی کە تایە ئەبێ بۆن منە باشە لە هەمان کاتە حتا گەرمایەکە زۆر بێت چوری زۆر تاڵەمژە ئەگەر تۆ بتوێ کالۆری کەم بخۆی یعنی ئەم کنتاکی کەی خۆین لە بازاڕ و پێستێکی پێوەیە بە ئارد و ئەو شتێکە من دای منەڵم لێ یەکەمەوە ئەمەی خۆم بەزێکم حەزم زۆر لێ نییە چزانم خرمی هەیە لە دەما ئەمە بابەتێکی شێرپەنجاوی ئەو سێمادەی کە هەمووشی پۆلی ئەروماتیک هایدرۆکاربۆنی پێڵێن ئێمە کە ئەو مادە یعنی نەوتەیە کە دروستە بێ کە لە درێژخایەنە زۆر مسەرتەنە و لە هەمان کاتدا بۆ گۆشت مادەی کەشمانێ ئەوش لە برژانی قوڵای سێنە سەری ئەوش کە بە تایبەتی مەزە حەزەکەین ڕێک ئاگرەکە لێیە ئەگەر ملاحظە بکەیت زۆر لە ئاگرەکە براندەکان بان ناوێن نابم یعنی زۆربیان فەخری پێوەکەنەڵێ ئەمە بە فلەیم بەرگەرەکەمان بە فلەیم یعنی بە گڕ باشە نەک مباشرەتەن ئەها بەعزە کەسێک گۆشتە برژێنە زۆر بە خاوی ئەو زۆر باشترە یعنی یەکێک لە بە خاوی و ئەی برژێنوان بەڵام نە ئەو مباشرەتەن بە ئاگر باشە ڕەش ئەبێت تۆ سەرەکەی ومانە باشە لێ مادەی کەمان بۆ دروستەوە هێترۆسایکلکەمین هێترۆسایکلکەمین ئەویش مادەیەکی هایدرۆکاربۆنی ئەویش بە هەمان شێوە زۆر مسەرتەنە و خەتەرە کە لە ئەنجامی ئەوەی کەوا گۆشتەکەت ڕەش ئەبێت ئەو ڕەشانەی کەوا زۆر حبەی کات حەزی باشە دکتۆر یا چاورێکە کە ئەی سووتێنین بە شیشی دوو ئەی خوێن ئەویش بە هەمان شێوە باشە دکتۆر لەسەر ئەو فاستفودانی کە باسی لێوەکرین جا مناڵی ئێستا بە تایبەت زۆر حەز بە خواردنی ئەو فاستفودانەکەن تۆش باست لێوە کرد کە چەند مەترسیدارە لە دوا ڕۆژە کاریگەری نێرێنەکانی دەرەکەوێت ئێستا هەندێک ئامێر هەیە ڕەنگە زۆربەی ماڵەکانی شیان بێت ئێرفرایرە بۆ نمونە بەبێ ڕۆن ئەم خواردنانە بەرەمێنێت و سووریە کاتەوە ئەمانە ئەتوانین بڵێن جێگرەوەیەکی باشتە لە چاوی کە لەنا ئەو ڕۆنە زۆرە ئێمە سوورەکەینەوە بس ئەگەر نازم ئێرفرایر من ینی خۆم بەکاری نایەنم بەڕاستی بە شتێکی باشدانانم یعنی وەکو لەبەر شتی سروشتیمانەیە بەڵام ئەگەر ئێرفرایر خۆی بتوانین کۆنتڕۆل دەرەجە حرارەتەکە بکەیت مهمترین شت یا خوب بە فڕنکردن ئێستا تو کەشتەکەیت لەناو فڕنە بەهوس خۆتە دەرەجە حرارەتەکە بەسەر سەپلە کێشت نییە مانە یا ئەتێ ماسیە سوورکەیت یا تێ پارچەی گۆشت ستێکە سوورەکەیت و یعنی بە فڕنیەکەی شفتە سوورکردنەوەیەکە لە خەتەرترین خۆراکەکان لە هەرچی ماڵی هەمومانە باوا بڵێن من و تۆ هین ناخۆین فاستفود ناخوين بەڵام مستحيل لە هەفتەیە جارێکە شفتە خوین شفتە یعنی بەداخەوە یعنی بۆ هەموو خانمان بۆ مەترسیدارە دکتۆر شفتە هەمان شتە هەمان ئەوەی کە بۆم باس کە حوزێک لە ڕۆن دەرەجەی حرارەتی حوزەکە بریتە لە 400 پلەی سەدی بەتەواتی ڕەش بۆتەوە و هەندێ ماڵ
لو أنا للري اقتصادي هفرنان جاري كش بكاري إنه همان شغال وكل شون لا كابراي فاست فود كأيش هر بكاري يعني طبعا ما شاء باش دكتور لە بازارەکان بوو رەقسە و پێ بڕم چونکە باسی هەندێک خواردنەکەین کە لەسەر سفرۆخوانی زۆری نەمانبوونی هەیە بەڕاستی گرنگکە کە بزانین جێگرەوەکەیان چی و چۆن بە چ شێوازێک ئامادەکەین لە ناو بازارەکانی هەرێمی کوردستانە جۆرەها کوالیتی ڕۆن و زەیت هەیە هەمویان وەکو یەک بەو شێوازە کاریگەری نێرێنی دروستەکە بۆ من لە ماڵەکەی خۆمان زەیتێکی کوالیتی باش بە نرخێکی گرانەکڕم ئەگەر ئەم زەیتە باشە و شفتەی پێ سوورکەمەوە بە هەمان شێوازە اگر كيلو زيت قريبه $500 كنيه وجودي معنا كبيخه درجه حرارتي سرود وصوته تيكتشو يعني الرانس اوكسيديشن يعني كاوكسيديشن كربون من او مواد خراباني كمان باس كردي معنا مجموعه مواد كمان هيك حاج لو خرابتي عم صرتنا الديهايد دروسه كمان ترانسفات دروسه يعني او رونيك توئي كرونيكيس اما الريتشي ما يبيلين سز يعني باشا بوريكاني خوين برينار ناكا كزور قرمك ابي ترانس يعني برامبر يكتي معادله كيميائيه يعني ما باشا بوريكاني خوين برينار كا دروزبوني قريب بوريكاني خوين دروسه كامانه لبرو هيج رونق هندل لبرادر كان بداخل حزكم زور باسكم هندل لبرادراني خومان باشا حتى اواني كزور يعني خوان باين شدان بناوي ببهاني كيتو باشا داني شن روني سوركاو الله من روني خومانه خوم بلام همان امشتا دوباره كاتو تينا قاكوا رونا بدرجة حرارتي لصو حفتا وصو هشتا وماكزيمم نابي بقاتا دو صوب لي صدي يتر هر روني بي تندرسين رون لسر ارزا برقي او قرما زور ناقري باشا لا زورك للريستوران تكانا كاتشيت ساجي چی پێڵنەوەی کە لەسەری شتەکان دانن و ئاوا چۆن بڵێ بەرگریەک شتێکیان پێ ئاسنێکیان پێ خانە سەری ئەجزێ پێوەی کەرەی لێن یان ڕوونێکی بەسیتی لێن ئەوان باشتر نییە ستر فراینگ یان بریتێکی جۆرێکی تر لە سوورکردنەوەی هەر باشتر لەو ئەمان پێتە دیپ فرای ئەوم پێتە ستر فرای خۆی وا مەکە ستر فرای بریتێ لە چی بریتێ لەوەی کەوا كمك رونا كي تسر بشرتك مهم تنيشت للسفراية أو هيك تاوكت ننستك به يعني نيجريت تاوكي تندرسي شاك وقت خوي باس ما كل لربو بترند همو باس تاوك باس ما كل قال صح تاوي باش لا قال إيه ما شاء فضل زيك مليون كسبيني بولا هم كل سنة أو تاوك نيجرت باشا تو برا اوایلیکی بعض جار بینیته یا بدس اوایلیکین درجه حرارتی ناقات او درجه بلا كمك زيتي اكيد ولا همان كاتا اتوانيت توز خوارنك تامك خوش اداته بس نابي بيلي بلكي كسوتا زور بمعنى اما درجه حرارتي زور بيكات ناقات صوب انجاش يعني الاخوار او توز السيف باشتره زور لوي كبيخي تناو رونا هناك بتأكيد زور باشترا وناش بگوشتش زور ببرجد گوشت زور ببرجانی گوشت لا خماینش طبیعتی یومان نیه که گوشت توزه کال بی خوی بله بو گوشت یه نوع سر گوشت همو گوشت کان اما بتوان چیپ کینو مانی که بتابتی هیتروسایکلیک امینوی باسمان کرد که زور مسرطنه ويجي لسبب كان كالين گوشت زور خوين سل دراسات تازه گوشت زور خواردن بتوي سرطان بله اي حيوانات كبوشي سرطان شير كوتاتها كوتاي جاني خوار گوشت خوا بوچ هیچ لبروي بكالي اي خوا ببي بروسس كراوي كواتا بشيت لوي كگوشت لقل اوشا بريك زور تشوري تو تيري تاعي امانه باش لوي كاتوانين بيقرينو كدوشي نخوش كان يضلوا مسرطنه لدريش خانه نقباسي روج دو روج هناك امانه بريتي لوي الشيء اما ذكرنا كان يعني گوشت كزور برجان او رشايه درزبو باشا وبتايبتي خطرتر بيزقل هيتروسايكليك منك اشتك ماني بيت اكريلاميد ما ديك جراي ماني اكريلاميد بريتي لا اوي اقر گوشتك ما ديكي شكراوي بيو يعني كربوهيدرات بيو يعني گوشت وكربوهيدرات بيكو معنا ايش بس هرشي صوص ماني لسر ارزا من بتولن شيء هل بيخلين رو صوص كما كاتشب مايونيز باربيكي صوص لصاح حفتا بو هشتا شكل باش اي كي بس يا معنا لا انجام ده او اكريلاميد دروسكات اكريلاميد ما ديكي جهراوي ايش بهمان شو مسرطنه معنا لبرو محاوله كم من اتوان بلم بو موضوعي برجاني گوشت حتى اتواني باجريكي زوزر خفيف برز بيك مقاليد نابزر او يعني امينه كبي اما گوشت كبي حتى اتواني با لخوارو بي وما يلا بقات قوي هرك براون بو يعني وقالي ما قاطع بو بقاوي وبراون بو دريك امانو اگر هر سببك لسبب كان هندي برشاي بچق ليك يكسر ما يخوان الزور خطر وتشوراي كشي او تشوريك البازار بطاطي ابرجو برشيكو خلق خدنا وباروي يعني زور خطر براس لبروا
ئەبێ کەم بخێنە بەر ئاگر و ئاگرەکە حتا ئەتوانین کەم بێ و ئاگرێکی خەفیفە لەسەر خۆی و بەڵام لە هەمووی باشتر ئەگەر تۆ لە ماڵۆ بیخدا فڕنەوە فرن لەبەرچی و کاگاری وتمان ئێمە خۆمان کۆنتترۆلی دەرجە حرارەتەکەی ڕاست باشە ئێستا تۆ بۆ نمە پیتزایەکەکەی بەدەر لەو باسیەوە ناکەین ئاردوچی و باسی یعنی شێوەی لە نەکەی پیزایەکی تەندروست بۆ خۆتەکەی تومانە باشە ئەیخیتە سەر دەرجە حرارەتی چەندێک مەسەن بۆ 150 160 هیچ کێشەی نامانە حتا زەیت زەیتونیشی تێکەیت لەو 150 160 هیچ کێشە دروست نابێمانە باشە اینجا دکتۆر تۆ ئەو خواردانی کە باسێکی وڵات زۆربەی زۆریمان حەز لێ سامە خۆمین یەکم لەوانی کە خواردنە برژاوەکانە خۆم هەتا زۆر نەبرژابێت تەنانەت بە تەماتەکەشەوە ئەڵم هەردوودی باباش برژێ ئینجای خۆم دکتۆر ئەمە بۆ منیش بۆ مناڵی هەروەکو تۆرانە خان چیمە کردانە من سرکە یعنی من مەسەن کێ ئەمە شەکلەمە هەبوو بە مناڵی حەزمان لێ کۆن باشە دائیمەن ئەوی ڕەشواتە ئەومە واین لەبەروی تامێک ئەدا بەڵام زۆر خەتەرە ئەو خۆت بگۆڕە دائما ملاحظه بکە نانی سەمون ئیسەکە لە بازار کەیکێت منە هەم ئەکرۆمایدە ئەو شوێنانی کە ڕەشن خەڵک حەزەکە و ئەیخاتناو لەگەڵ تژیوای خۆمانە اینجا ئەو ڕەشیە کە لە سەر ئاگر بێ یاخود لە ناو فڕنابێ بە هەمان شێوازە کە ڕەشی ڕەش بوو ترمەرجیە بڵێ لە ناو فڕنایە تەندروستەوەیە پرۆتین و شەکر کە بە یەک و ئەسووتێن ئەو ئەکرۆمایدە دروستەکەمانە باشە ئێستا تۆ دکتۆر ببوورە یەک ڕێگەیکەمانی حەزەکەم باسی کەمکەوە زۆر لە پێش بچینە سەر ماوەکانمان ئەگەر ئەتەوێت زۆر حەزی لە خواردنی سوورکردنەوەیە ڕێگەی کەمانەیە باشە ئەو پێوتە پۆچینگ بریتە لە چی دائیمەن مەیڵە دەرەجە حرارەتی سوورکردنەوەکەت زۆر بەرز بێت تۆ پلەی گەرمەکەی و ختامێکی خۆشە ئێمە خۆمان پێڵین چلی فرای بە ئینگلیزی ئەوەی سەر شێفەکانم پێڵن پۆچینگ بریتە لە چی مەسەن گۆشتێنی سەڵزاتەکانی تێکەڵاوەکەی باشە ئەم سەڵزاتانە ئاوی تیاوە نییە بیبەرچێمی ئاو نییە تەماتەمی ئاو نییە پیازەمی ئاو نیەمانە لەسا هەفتا هەشتای ئەوە ئەگەر هەندێکیان زۆرتریش نەبێمانە هەتا دائیمەن ئەو چلی فرای مەبدەئی چلی فرای مەسەن بۆ منە حتا ئەو ئاوە لە ناو گۆشتاتەکانە بێ قەت دەرجە حرارەتی ئەو شلەی تۆ ناگاتە هەشتا بێن ناگاتە نەوەش مەگەر تێنێ حتا ئەتوانی بەو شێوەیە بیکە حەزی لە گۆشتە دائیمەن با سوورکردنەوەکەت بە شێوەی چلی فرای بێت یعنی چی یعنی ئاویتیا یا گۆشت کەس لە ماڵ و پێڵەن چی ئێوە پێڵەن هەڵکزان ئافرم زۆر شتێکی مهمە طبعا هەڵکزان شتێکی زۆر ئاوەکەی خۆی ئەڵی تۆ لەگەڵ چەورایەکە ئەو قەت دەرجە حرارەت هەتا ئەو لە ساهێکی منت لە سەفری سەدی تاوامی بۆ هەڵمو هەر هیچ نەماوە باشە لە هەفتا و هەشتایە زۆربەی کات هەشتا بۆ 90 ئیتر لەو کاتانە تۆ کە ئەمێنێتەوە حتا ئیسە قەلیش هەر بەم شێوە لێنانێنە باشە هەر بە ئەو گۆشتاوکی خۆی هەڵکزاوەگەش نەگاتە حاڵەتی سووتاندن وانە نه هەر ناگاتە سەفر ناگات باشە دکتۆر لای خۆمان لەناو ڕۆنا زۆر سوورەکرێتەوە تەماتەیە باینجانەوە هەندێک لەو خواردنانە هاتوون بەڕاستی گولەکەیە و زۆر بابەتی تر قڕناویت و پەتاتەوە ئەمانی کە هەیە لێرە زۆرینیان لەناو ڕۆنا سوورەکرێنەوە ئەوانیش بە هەمان بابەتە یعنی تاوەیەک ئەوەی کەوتە سوورەکرێتەوە تایە پلەی گەرمێکی هەرێ بە بگاتەوە پلەی کە تۆ جەنابەت باسی زۆربەی زۆری ئەوانیش هەر گەرم لە حەزەکەی پەتاتە و بانجان و لەگەڵ پەتاتە و بانجان ئەیکیان چی یان زۆر کە سووریەکەینەوە هەر بە هەمان مەبدەئی شفتە تەماتەش بە مەبدەئی شفتە تەماتە ئەگەر خۆ سووری کەیتە چکە ئەمەنی ئاوتیایە باشە نەیەڵی بگاتە ئەوەی بلچێ هەر هەمان شەوە و ئەو کورت مەبدەئی ماسیش خۆ ماسیش لەناو تاوایە سوورەکرێتەوە جاران هەموو ماڵە پەرەمێزی کێ بوو بیرتە بۆ ماسی سوورکردن هەر یعنی یەک خراپە زۆر خراپە هەتا ئەتوانی مێڵە بۆنی ڕۆن زۆر یعنی زۆر بۆ کۆڵی ئفکتیڤ ینی بۆ لوتینسان مێڵە نهائیەن ڕۆن بۆنی بێت دائیمەن ئەو تاوێت کەشتی تا سوورەکەیتەوە با دائیمەن سەڵزەواتی تیابێ و ئەو ئاوە بیپارێزێت دەرجە حرارەتەکە نێڵە بگاتە ئەوە نەمانە زۆر مەی هێڵەرەوە و بە هیچ شێمێڵە هیچ پارچەیە لە پارچەکانی ئەو شتە ڕەش بێتەوە کە ڕەش بووی ئەو مادە هایدرۆکاربۆنیانە دروستەکە کە زۆر خراپن و زۆر مسەڵتن باشە دکتۆر پەتاتەیەکێک کە لەو خواردنانەی بە تایبەت مناڵ زۆر حەز بە خواردنیە کات ئەویش بە ڕێگانات تەندروستەکەی کە شێوازی سوورکردنەوەی کە تۆڵی زۆر خراپە بە چ ڕێگایەک دروستین ڕێگایە کە ئێمە پەتاتە ئامادە بکەین پێشکەشی خێزانەکەمانی بکەین بەس بە تەنها بە فڕن هیچ بە کوڵاوی ئەوە خۆی زۆر خۆشە بە یەکەم دووەم بە چلی فرایی بە لە ناو تەماتە و ئاو خۆی تەماتە و پەتاتە تێکەڵاوکە و بڕۆن و ئەوی کە باسمان کەوکە و چلی فرای سووری کەرەوە گۆشتشی تێکەیتەوە زۆر خۆشترە بێمانە یا ئەوتا بە فڕن بە فڕن داینێ ڕاستە ئەوە نەسەریع نییە ئەو خۆی لە ڕووی چی هاتوو خۆی هەموو زۆربەی ئەم ڕێگانە لە ڕووی اقتصادیەکەوە هاتووە لە ڕووی ئابوووریەکەیەوە تێگەشتی ناتوانانی تۆ تااقەتن نییە دانیشیت
مطعمێکی زۆر گەورە هەیە ڕۆژی 200 نەفرێتەوە تااقەت هەیە بخێتە فرن و 2 ساعتی نا یاکسەر خێدا حەوت ڕۆن و دەریکە ماوەی خۆت زانێ ناگاتە بە شێوازی دقەیە ناگات هەر ئەوانەی کە بینیوتە خۆی کە دەرێنێت هەر 30-40 ثانیە یەکسەر جا بە شێوازی جبسیش زۆر ئەمانە حتا خۆشترینشتەوەیە کە ئەگەر لە فرنا و کۆنتترۆلی نەکەی حتا ئەتوانینیش بکارنێنی زۆرێک لە سەوزەکان ئاویان خۆی زۆرترەوانە لە پێکاتیانە ئاوون میسە پەڵپینە کە لێرە بوونی هەیە ئەمانەش بە کوڵاندن ئەو پێکاتە و زیانیان هاتیینە سەر کوڵاندن چکە ئەو من باس نەکە بەڕاستی سەرکە باش بوانە ئێمە مجموعەیەکی زۆر ئێمە ئەو پێکاتە تەندروستانی کە لە خۆراکە هەن بە شێوەیەکی گشتی بریتێ کانزا ڤیتامین کانزا ڤیتامینەکان بە تایبەتی کانزاکان بە هەر طریقەیەک ئەیتەوێت ئەیکەی کێشەی نیە لێ نابێتەوە بەڵام لە کوڵانی زۆرە کانزاکە ڕۆتنە ئاوکە کە ئەگەر ئاوکە خۆی ببێ بە سوپێ لە خواردنەکەت هیچ کەشەو نیە یعنی چۆن یعنی تۆ گۆشتاوێک لێ ناو ئاوەکەی و هەموو کانزاکانی مەسەن کالسیۆمە مەگنیسیۆمە فۆسفۆرۆسە زینکە چیتیایە هەمووی لە ناو ئینەکە خۆی بەڵام کە ئەیکری بە کوڵان و ئاوەکەی ئەڕۆژی هەموو کانزەکانی ڕۆشت ئەمەیە لەبەرەوە ئەمەیە دووەم کە ڤیتامینەکان ئێمە وەکو جەناب تەزانی ئێمە دوو جۆر ڤیتامینمانەیە چەند ئاوین سی و بیەکان دی و ئی و کەی و ئەی ئەمانە چەورین بە تایبەتی سی لەگەڵ بیەکانە زۆر هەستیارن بە گەرمی لەبەرەوە زۆر زوو تێکەچێتمانە لە کوڵانی ئاسایی ئەسە بۆن منە تۆ تەماتەیەک لە ناو شلەی خۆمان فاصۆلیا لێنێ هەرچی لێنێ بەتەمای ئەو ڤیتامین سی مەبە لە ناو شلەیەکە کە تۆ سەعات و نیوە کوڵاوتەوە بە هیچ شێوە هیچی تیان نەماوەمانە لەبەرەوە ئیلا ئەبێ ڤیتامین سیەکان لەگەڵ بیەکانیشی تیان نامێنێت زۆر هەستیارن باشە بەوانە لەبەرەوە زۆربەی کات ئەبێ ڤیتامین سیەکان بە شێوەی سەوزە کان بخۆی یا لە ڕێگەی وتمان سەوزە زەردکراوەکان بە شێوەی کە نابێتە هۆی ئەوەی کا ڤیتامین سی و بیەکان زۆر زوو تێکەچون بە گەرمی بەینەما چاوەڕێکان وانین لەبەرەوە بۆیە ئێمە دائیمەن حەزەکەین ئەڵێن زەیتون کە ناو ڕۆنوشتەکەتەوە مەیەڵە بگاتە دەرجە حرارەیەکی باش حەت ئەی و ئی و دی و کەی ئەوانە ئەمێنەوە بەرگەی زۆرتر ئەگرن بۆ گەرم باشە دکتۆر ئەی لەگەڵ دووبارە گەرمکردنەوەی خواردنەکانە بۆ نمونە تۆ لەگەڵ ئەوەیە کە خواردنەکان گەرم کرێتەوە بتێ نەتوێت لە کۆمەلگای ئێمە زۆر کات کە خواردن ئاماداکەی بڕێکی زۆر ئاماداکەی ئیترا بۆنێ زۆر خانە خێڵەڵینەوەکو میوان بێ کامێنێتەوە ئایا دروستە ئەم خواردانە دووبارە گەرم کرێنەوە زۆر خراپە بەڕای من نەزانی بۆ ئێمە ئینێکی بە ئینگلیزی هەمانە پێوتە فاتۆم یعنی ئەڵێن ئێمە خواردن بۆچی ژەهراوی وەیسەکە باسی کردمانە بریتێ لە بەکتریا زۆربەی کات ڤایرۆس ناکەین بەکتریایەکەوە زۆرتر ئەوەی نەدروستەکە مثلا یەکێ لە بەکتریانەوەکو کۆڵستریۆم بۆچەلینیەم ئەمە کە دروست ئەبێ لە ناو خۆراکە ئێمە بەکتریا 6 یعنی 6 باری گونجاوی ئەوێ 6 ئەداواتی ئەوێ بۆ ئەوی بتوانێت گەشە بکات یەکەمان ئەف یعنی کە بریتێ لە فود یعنی بریتێ لە هەر سێک پێکات خۆراکەکە یا شەکرەیە چەوریە یا پرۆتینە ئەتوانێت بەکاربێنێت باشە بۆ ئەوی گەشە بکات طبعا لە هەردووچیان خراپتر بریتێ لە شەکر پرۆتین زۆرتر ئەتوانێت بکاربێت دووەم بریتێ لە ئەسیدیتی یعنی ترشێتیتە دائما لە ترشێتیەکی کەمە بەکتریا ئەژی تاتفتێتی سێم بریتە لە تایم یعنی کاتەکەی لە ئەو ژووری ئاساییە تەسەڵ کە گۆشتی بەسییتمان لە ژووری ئاسایی ئەگەر بۆ دەرجە حرارەت کە 25 پلەیە باشە لە ماوەی 2 ساعت وەکتەکە دەستکا بەگەشتکردن گۆشت سمە لای قەسابی کڕین بەداخەوە یەکسەر بیخڕ ناو فرێزەرەکە و مەجای دیتیانیەوەمانە ئەگەر دەرجە حرارەت 32 بوو وەکۆ ئیسە ناو بازاڕ حتا کەبراگەر سپلیتێکی داگرسان بێ هەن ناگاتە سی ئەوانە لە ماوەی ئەوەی کەمەڕەکە لەگەڵ خۆیان بۆی خاتە پشتی کابەکەەوە سەیرانەوە خەتەرە زۆر لە ماوەی 1 ساعت دەرجە حرارەتی ئەگەر 32 پلە بوو بەکتریا دەستکا بەگەشە اینجا دانی کەمانەیە کە اینجا ئەمە تایممان باس کرد تمپرەچەریش بەکتریا لە دەرجە حرارەتی 5 پلەی سەدی و هەتا 63 دەستکا بەگەشەکەن لەبەرەوە یعنی ملاحظە بکە لە ناو سەلاجە خواروی سەلاجە بە تایبەتی ناوەوەی خوارویمانێ زۆربەی کات 8 پلێ 7 پلێ قەت استفادەی نییە بۆ گۆشت ئەگەتان لێوێ قیمە ئەم شتانە ئەبێت لە خوار 5 پلەوە بێت چکۆ ئیتر لە خوار 5 پلەوە بەکتریا گەشەی نامێنێت 4 پلە و بەرەو خواردنەوە لاانە تۆ حەز نەکەی لەبەرەوە حەز نەکەی بڵی هین ببێ بۆ بژاندن حەز ناکەی بیبەست خۆش نییە خراپە جوان خۆش نییە بۆ کوتاممانە ژێری سەلاجەکەت خانەی پێژێرەکەی ئەلیا دەرجە حرارەتی گاتە 4 پلە و 3 پلە ئەومانە ئەبێ بیخیتە ئەوێ ئەومانە لە دوای 63 بۆچی بگەرمکردن یەکسەر زۆربەی حرارەتی هەموو زۆربەی بەکتریاکان لە 2 دقا لە سەر و 7 پلەوە ئەکسە ئەمرنەوەمانە لەبەرەوە گەرمکردنێکی بوو لە ڕێکان بۆ هەڵگرتن هاتیممان تی اینجا ئۆ کە بریتە لە ئۆکسیژن
لەبەرەوە هەر شوێنێک کە هەوای تیاابێ باشترین شتێک کە بتێت تێک نەچێت گۆشت هەر شتێکە بیپێچەرەوە باشە نایلۆن شتی باش نیە بەڵام توانی بە شتێکی کە جوان بیپێچیتەوە کە هەوای بەرنەکرێت و زۆر باشەمانە لە هەمان کاتە لەگەڵ شتنەوەی بیشۆرێتەوە اینجا بخرێتە ناو فرێزەر و بە فرگرەوە و دایکپۆشینیان لەگەڵ شتنەوەی گۆشت و مریشکۆم هەر گۆشتێ بە بشۆردرێتەوە دکتۆر لەبەرەوەی کە بەکترا شتەکەی لێکەیتەوەمانە باشتر وایە بیشۆیتەوەمانە ئەگەر پاک تەمیزی طبیعی باسکەنەوانە باشە لەبەر ئەمانەی ئەم ئینانەی بۆ بکەیت چی پێڵن لە گۆشتە ئەم بارانەی بۆ بگونجێ دائیمەن زۆربەی کات بەکتریا دەستکا بگەشە لەبەرەوە باشترین شتەوەی کە ئێمە یەکەم دایپۆشین دووری خەنە لە ئۆکسیژین لە شوێنێکی زۆر فێنک و سار دەداینێنەمانە باشە یەکێ لە ڕێگەکان ئەوەیەکەوە مەسەن بۆ نمونە مارینیشن یەکێ لەوانەی کە نایڵێت هینی کات مارینیشن ئەوەی هینی تێکن مەسەن بۆن ئاوی لیمۆ و سرکەی سێ و چی و خەڵتەکە بەڵێ نایڵێ تێکچێتەوەمانە لە هەمان کات باشە دکتۆر حتا عفو کە بۆ برژاندنیش مارینیشن بۆ برژاندن مارینیشن وەکۆڵی طبقەیەکی محافظ دروستەکە نایڵێ ئەو مادەژارانی کە باسمان کە وەکو ئەکرۆلۆمای هەڵگرتنیش تەبیعیە زۆر بەڵام مارینیشن بەهۆن هەم هاتینەوە بکۆڵی کەچەپ و مایۆنیز و باربکیس ئەمانە هەمووی شەکرە کاگاهی هیچ شێوانە ئەم باسی شتە ترشەکانە ئەگەر لێ من دۆزی و چوزانم لیمۆ و هەندێک بەهارات و ئەوانەی سرکە و لیمۆ و ئەویکان ناوی چییە سندی و هەموو ئەو شتانەی سیترس فروت ئەوانەی کە ئەتوانی ترشاوەکان دکتۆر ئەو گۆشت و مریشکانی کە ئاخرێتە ناو بەفرگرە و ئەیبەستێ و دواتر دەرەکرێت بۆ بەکارهێنان بۆ منە زۆر کەسەیە مریشکەگەوێ ئامادەکە مریشکەکە بەبەستویە خاتە ناو مەنجەڵەکەەوە لێنێن تا بە تەواوەتی لەقزە اینجا دوێ ئاوی تێکە ئەو تەندروستە بۆ شێوازە ئامادەکە یاخود نەخێر ئەبێت چاوەڕێکی تا مریشکەکە بەریاد ئەو کاتەلێنی چاوەڕێکەی باشترە بەڵام ئەو جاری کە لێتنا ئەبێ حسابی ئەو بکەی کەوا کردوێتەوە يعني مثلا من الساعاتك داوناو ساعاتك حسابي او كبكتيريات دسي كرو بقشة لبر او زور زور بقله اگر تي گوش بطاطي صدر صد اگر شكت هي لگوشتك لمريشكك لهر ماده كي گوشتي ابي كولاني طاطي ورگري كولاني طاطي خوت زين درجه حرارتها كذا لبين هشتا بو نوبله زور بي كان او شليك املينين شلا باشا كگوشتي تابع صدر صيفه انا بلم صدر صد مجال ثاني تشكو لبين الساعات وساعتين تبا ميليني بلا كم يوم انا ساعاتي كم ترى يك ساعتي كامل گوشتك تي معنا بلام سور كدنوا لقلب برجانا بحياتي نابت او بتبارز اگر شكت هبه بكتيريا لگوشتك هبه معنا لبرنا اوكي ناكلت خود ناوکەشی عفو ناوەکەی نابرژە و ناوکەشی سوور ناگێتەوە سابە و شازی کە من باسم لێوە کرد بە بەستوی بیخەیتە مەنجەڵە و تەندروستە دکتۆر کرد گۆش بە مریشک بێ نا بێ با بکاتەوە کێشەیە نییەوە مەوزوعەکە بەڵام کە داتنا و کردیەوە ساعاتێکی پێچ و نوی ساعتی پێچ و حسابی ئەو بکە ئەگەر لە ڕووم تەمپرەچەرا بوو لەماوەی یەکدان ساعتا بەکتریای نەکەمانە باش با پرسیارێککەین لە خواردنێکی کوردی کە هەموو ماڵک دڵیان هەفتەی جارێک ڕەنگە بخورێ یاپراخ چی؟ یاپراخ پرسیار زۆر هەڵەگرێ بەڵێ یعنی هەیە بینیومە پاقلە لە ژێریان ڕاخە هەیە بینیمە لۆبیا هەیە بینیمە لاستیکی با بڵێن سەڵقەکە دوای کە هەڵێ ڕێژن ژێرەکەی سوتاوە تامێکی خۆشی هەیە هەموو تاماوەکە هاتۆ تا ئەوێ من بینیمە بەوە دەست پێکا خواردن کە دەست بە یاپراخەکە بەوە دەست پێکا خۆی لە ئەسڵە یاپراخ لەبەر فورە لە ئاو دەریشەکەی دەرجە حیاتی یاپراخ ناگاتە مستحیل بگات سەڵ لەی سەدیش هەشتانەوە پلە لەبەر سەیفە لە ڕووی ئەوەی کە باسی ناکەم چ ڕۆنێ بەکارێنی ترخۆ ئەگەر ڕۆنی تەندروست بەکاربێنی یعنی حتا گە زەیت زەتونیش بەکاربێنی بۆی تامی خۆش نییە بەڵام دووک بەکاربێن دووک باشترین شتە باشتر چۆن بە تەرکیبی ڕۆنی تێر جێگیرترە باشترە بۆ کارێنانیوانێ بەڵام ژێرەکەی ئەوەی کە ئەو ڕۆژە بێتەوە بە تەکیدی هەمان هنا چکە ئەو دەرجە حرارەتێک ئەگاتە ئەو ڕەشایە لە 50 و 60 و 70 و 100 دروست نابێت خواردنی ئەو ڕەشەی خواردنی ئەو ڕەشەی ببوورە لاەنە خواردنی ئەو ڕەشەی ژێر یاپراخ باش نییە باش نییە و کارێکە بۆ توژم بە شەرپەنجە شەرپەنجە بە ئەو نەخەڵک نەترسێ لە درێژخایانە بڵێ لە درێژخایان بەڵێ مەرجێ بڕ خواردە بەیانی حتا ئەتوانی ئەگەریان سن حەزشی لێکە زۆر کەم و زۆر کەم با بسووتێ نەسووتێ ئەوانە یعنی خەڵک تەژێع ناکەم بیخواوانە يعني بحال كمقولي قوي بو يتميل بس والرشاي بهيش مخو يعني الرش بو يوكل رش نعبي بخوي باش دكتور خواردني كتير هيك تر روجني خوين بيريكين وش خواردني برنجا دكتور زور كاسيا من لا بنكراكيو دەست پێ کەم اینجا دواتر باسی شێوازی لێنانی برنجەکەکەین
زۆر کەسەیە خۆی لە ئانقەز واکات کە برنجەکەی بنکڕ بگرێت چونکە بە تەنها حەز لە خواردنی بنکڕەکەکە خواردنی بنکڕی برنج تەندروستە یا خودنا بە هەمان شێوەیە سەری لەبەرەوەی کەوا کاربۆهیدرێتەوە لەگەڵ پرۆتین یانی ئەمینۆ ئاسیدەکە یەکە گرێ ئەکرۆمای دروستەکە ئەویش مادەیەکی باش نییە و زۆر خراپە و هەروەها بەڵام قەت ناگاتە ئەوەی وەکو ئەوەی کە لە سوورکردنەوە ئەوکو پێم وتی لەبەرەوەی برنجەکە هەمووی ئاوە دەرجە حراتی ناگا بەڵام هەر باش نییە ئەگەر شەی خۆی زۆر کەم مێڵە ڕەش بێتەوە زۆر بووتەوە نانەکەی خێتە بە پڵاو نانێکی خاتە ژێر و نانە هەموو شتێکش خراپە دکتۆر کاگەری هەر کاتێک پرۆتینمان هەموو لەگەڵ شەکرە ینی کە بڵین کاربۆهیدریت بەمان وەزاراوەیەکی علمی کە یەکی گر ئەکڵمای دروستەکە و لەژێر پرەشەرێکی لەژێر پلەیەکی گەرمی زۆر زۆرە باشە لەبەرەوە خۆی ئەو شتانی کە باسمان کرد مەسەڵەن وەکو یاپراخەوانە قەت دەرجە حراتی ناگاتەوە لەبەرەوەی هەڵمینە و پڕە لە ئاو باشە دکتۆر برنج ئەو هەڵەی کە تۆی بینی لە کاتی ئامادەکردنی برنجاکە ئێمە لە ماڵەکانی خۆمانە ئامادەیەکەین هیچ هەڵەیەکەیە کە تۆ بەدیکەی ئێمە ڕۆژانە دووبارێکینەوە بەبێ ئاگایانە هەڵەکە بریتێلەوەی کە ڕۆن ئەقرچێنی ئێمە ئیسا من شخصی خۆم باسی خۆمەکەم زیاتر لە 4 ساڵ 5 ساڵیشە خێزانەکەم ڕاهاتووە و تامیشی خۆشە و هەمووشمان ڕاهاتوین و بە فول طبعا بە هەر بە ڕۆنی چوری حیوانیەکەین فولی هەمووی چکو خەڵکی کۆن ئەگەر بزانی لە عایلەکانی سلێمانیا لە حەزەکە ئەوان یەک کە ئەڵێ ڕۆنی خۆمانەوە خۆینمانە هەر یەک کەوچکەکەنە ناو کۆنی ژەروا بوو بە هەر ئافرەتێکی کورداری خۆمان بڵێ ڕزمەیە ئەڵێ ئێمە هەر بە ڕۆنی خۆمانە شتەقین بەس کە دوای بڕۆ سەر نا لە سانەوەی ڕۆنە تەنەکەکەیە دوای لاخە یەک کەوچک ڕۆنی خۆمانی تێکە نه هەر ئێمە بە فولی یعنی لەبەرەوەی خۆتزاری بە اقتصادیان زۆر گرانە وەزانانی ڕۆنی خۆمانە گەر تۆ لە ڕمانێکە 8 کیلۆ بخۆی زۆرەکە 200 نارەکاتمانە بەڵام ئەوە ئەکەین ئێمە پێش ئەوەی ڕۆنەکە هەر بقرچێ یەکسا ئاوکە تێکە لەبەرەوە خۆی تۆ بۆچی ئەیکەیت من حەزەکەم پرسیارکەم لە تۆوەکو ئافرەت بۆ ئەوەی تامی خۆش بۆنە طبعا کە سوتا بە پیازەکەەوە جاری وایە پیاز ڕۆنەکە تۆزە تامێکی خۆشی نەکەیە بەڵام خۆی ڕۆنی خۆمانە ئەو نەکەهەیە ئەدات پێویست ناکە ئەگەر بە ڕۆنی ئاسایی بێتام ئەمەی کە ناوێن نابم ناو بڕهندەکانی بۆ جەماعەتمە حەز نەمنوانە ئاساییە تامی نییە خۆش نییە يعني أمرنا أمريكا الكوروني شغلنا على برونا كم خرجت هي كم يكسر لهم كباب وخي بيكو يعني دكتور توما بس أوين نابي بها لين رونا كبقرتين جاء ما يلا رونا كبقرتين نهائيا أو كيتي يتطاح بخش شوني دكتور هاد يتبرز ثاني أخوي بدر لو يباس هناك بلن برز زور باش تندرسن بو زنون بلن بس يخواردني برنجا كينو معنا كبدر لو دكتور هندك خواردن معناه دو خواردن لنا خواردن يكا بلن بون منا قیمە و کەرەوز و بابەت ئەهێنن و کشمیش و کوبەی پێدروستەکان یان چوزانم شەغمەحشی پێەکەن نەوەڵ ئەوانی کە هەڵەگیرێت پرسیارەکەم لەسەر ئەوەیە کوبە و کفتە هەڵەگیری یانی دایکانی ئێمە زۆر جار 50-60 کفتەیەکەکەن دەدانەیە و ژەمە لێنین و 50 چلەکەی تریەخەنە سەلاجەوە و هەڵێگرن و لە کاتێکا پێویست سامێت دەدە دەریەکەنەوەی خۆن هەر بەڕاستی پێکاتی ناو ئەو خواردنانە ناو برنجەکە قیمە و بابەتی تایە هەڵگرتنیان لەناو سەلاجە و ساتکەرەوە ئەمانە یەکەم نابێت زۆر بە فترێکی زۆر هەڵگیرێت دووەم هەر دقەیەت لێت ئیتر نابێت دووەم جار هەڵگیرێتەوە ئەمانە لەبەر ئەوەی بەتەواتی ئەو مادانی کە باسمان کردومانە یەکەم خۆی کوبە و برژاننی کوبە هەمان شو هەر نەفسی و هەمان حەوزەکەی ئەبێت چاوەڕێکی تا ڕۆنەکە بە باشی نەقرچێتی نەکەی دکتۆر دوای ڕێکەڵ ناو ئۆکسجینی تیانێ چۆن ئەو گۆشت و شتە تێک ناچێت چۆن تیانە هەر بەشێکی ئۆکسینتی ڕۆمانە ئەی سەر چوار دەورەکەیمانە باشە لەبەرەوە هەرچێ دروستە بێ من تەکید ئەمانە جام لە حەزە بکە شتێک کەمان باس کرد زۆر بە هەندوەری نەگرتمانە سێرکە بە دەر لە شتە ناتەندروستەکەی فەرزەن باسی تەندروستی ناکەین یعنی هەر بخێنە ئەملاڵ باسی کالۆری ئەەکەین و تۆ ئەتوێ قەڵاو نەبیت باشە خواردنێک کە بە عەفو بە چیلی فرایی کردوتە پۆچینگی پێڵێن خواردنێکش ئەم بە کوڵاوی کردوێتی هەر هەمان خواردن هەمان شتومانە چوریش هەمانش ئەمیش هەمان تێکا مشتەکە بەس من نیەم بە دیپ فرایەکەم هەر گۆشتەوات 2 بۆ 3 قات زیاتر ڕۆن هەڵمژێت لە کاتێکا کەوا دیپ فرای بێت تێگەشتێنم یعنی هەمان ئەم مریشکەی کە تۆ بە ئینێک ئاوایی هەڵێک زێنی ئاوای لەکەی و هەڵێک زێن و دایانەیت مەسەن بۆ نمونە بڵێن 10 غرام چوری هەڵگرتووە کە خستە دیپ ئەو حەوزەوە تصور ناكي كان حتى هند بوستي قبل لحظه مريشكي هنا يعني اي خاطر عصاريك وبقوا ريك مجموعه كبار طبعا كي تقارو تصور ناكي دو قاد بو سي قاد زياتر لدي فرايا گۆشت تەواتەکان چوری زۆرتر هەڵەمژێ بەدەر لەوەی باسی خراپی و شتەکانەکەین ئەگەر تۆ باسی کالۆریەکی بەزەما تۆڵی نامن شەرو کە تۆ سوورم کرد تۆ خواردمە نا تۆ سووری کرد نەکردو تۆ
تۆ بۆیە ئەوە ئەوەیە زۆر بکاتە هەو لە پۆستەکان مریشێک ڕانەدانێ ئەڵەمە سەنەمە 350 کیلۆکالۆری بەس بسڕکاوی 700 شتێک کیلۆکە بۆ بەقە خۆیە چۆری هەڵگرتەوە دکتۆر هیچ خواردنێک هەیە کە نابێت گەرم بکرێ یعنی مەبەستم سوور بکرێتەوە پێش ماوەیەک توێژینەوەیەکم خوێنەوە ئیتر توێژینەوە خۆزانی ڕێژەیە یعنی یەکێک لەو بابەتانی کە باسی کرد گێزەر بوو گێزەر بەی جۆرە نابێت گەرم بکرێت نابێت بەی جۆرە بکرێتە ناو ڕۆن و سوور کرێتەوە یان بەکار بێت خۆل تا ئێستا ژەمار بەکارهێنین ئەو وەکو نمونەیەک ڕەنگە توێژینەوەکە سەرچاوەکەشی هەڵا باشە نازانم ئەگەم لەوە نییە بەڵام خواردنێکەیە وابێت تەوقعەکەم بەس لەبەر ئەوە بوو بێ نە ئەگەم لەو توێژینە نیە بەڵام تەوقعەکەم لەبەرەوەی کەوا باسم کرد گێزەر پڕۆکی زۆر ڤایتامین سی تایە ڤایتامین سی بەرگەی گەرمای زۆر ناگرێت پاسپلان کردمان لەبەرەوە هەر ئەگەڕێنەوە بە هەمان شتێ ئەگەر تێ بیەکان بۆچی باشن ڤایتامین بیەکە هەر لە B1 تا B12 بۆ مەناعی لەش باشە بۆ سوڕی خوێن باشە بۆ دڵت باشە بۆ پێستت باشە بۆ چاکبوونەوە باشە بۆ دەماغ هەرچی بیرکردنەوە هەموو شتێکێتەوە دەماغە سیەکانیش بۆ پێست و نینۆک و چاکبوونەوەی برین و هەموو ئەم شتانە لەبەرەوە ئەگەر ئەتەوێ ڤایتامین سی و B بەتەواتی بخۆی بەتەمای ئەوە مەبە لە کوڵانی زۆر و یا لە سوورکردنەوەی زۆرە هەرچی سەوزاتەکان ئەکەی هیچ استفادەی نییە ئللا بە سەوزات بخۆی بە کاڵی ینی خۆمان یاخوو بە تۆزێک و کۆڵی هەڵمکردنەوەی پێڵێن زەردکردنەوەمان هەر لەوانەیە ئەوە بێ مۆزوعەکەمان باشە دکتۆر بە شێوازێکی گشتی بۆ نمونە ئەم خواردانی کە ئێستا لێرە دەمان ناوە هیچ خواردنێک هەیە کە ئێمە ڕۆژانە زۆر بەکاری بێنین بەڵام بێ ئاگابین لەوەی کە زەرەر و زیانی زۆرە واز لە شێوازی ئامادەکردنەکەشی بێنە کە تۆ باسی لێوە کرد سوورکردنەوە ئەوانە زۆر هەر ئەسڵی مادەکە خۆی بەڵێ ئەسڵی مادەکە ئەوەنی کە زۆر ئێمە خواردن ئەخۆین یعنی زۆربەی زۆری ئەگەر باسی ئەم جیلە تازە بکەین ئەگەر ئێمە بەس واز بێنین لە خۆراکی پرۆسس کراو ئامادەکراو مەسەر منە ئێستا بۆ منە لە تەمەنی کاک ئاریا مەسەر منە باشە هەر مەسەر ئێمە باسەوە بکەین کەوا خێ زۆر خراپ هەمومان نزانین کەوا کە بڕێکی بەڵام بە بڕێکی کەم بینای ژیانەکات یعنی تەسەوڕ ناکەی چەندێک مهمە بۆ دەماغ بۆ عەساب و عەزەڵەتەکان بەڵام بڕێکی زۆر خراپە باشە ئێستا ئێمە تەسەوڕ کە لە خواردن ئامادەکراوەکان و لەگەڵ خواردنەکانی کە بە خەڵک ئەڵێن ئەو کەسێکەوە فشاری خوێنی ئەڵێن خواردنی ماڵۆ بخۆ تۆ خواردنی ماڵۆ پرۆشێک خەیتێتی وانە ئەزانی ئەو چپس و شت و مادانی کە لە ناو سوپەرمارکێتایی خۆی تۆمانە 3 قات 4 قات نەڵێن 5 قات زیاتر سۆدیۆمی تایەمانە اینجا سەبەکەشی گرێتە بۆچی سەرکە ئێمە مجموعەیەکی زۆر خوێمان هەیە بەڵام خوێی سۆدیۆم لە هەمویان سوێرترە باشە خەی کالسیۆممانێ مەسەڵ کالسیۆم کلۆرایدمانێ پۆتاسیۆم کلۆرایدمانێ مجموعەیەکی کەمانێ خوێ کەم سوێرە بۆ پرۆسەی چاکردن بیرێ لێرە باسی جارێکمان کرد تێکەرە خۆراکیەکانمان باس کرد فودا دەیوتمان نزیک 10,000 هەیە بە هەموو نەوعەکانیوانە مجموعەیەکی زۆر لەوانە ئەکەینە ناو بسکیت و شەکلەمە و نازانم چی هەموو شتانە و کێک و چیوانەیە کە لە پرۆسەی پیشەسازیات هەیەکەن کاکاری تامی سوێر نییە هیچ یعنی مەسەن بەڵام پڕە لە سۆدیۆمیش مەسەن باشە لەبەرەوە زۆر لە خوێەکان یعنی خوێی زۆر لەو خوانێک زۆر لە مادە سۆدیۆمیەکان کەوا مەسەن بۆنە شەرت نییە سوێر بێت باشە هەمان خوێ بەڵام سوێر نییە و زۆری تایە و لە ئەنجامی ئەوەدای خۆیت و ئەو شێوە نیە کە بڕێکی زۆر لەبەر بۆیە ئێمە باسی ئەوەکەین کەوا ئەگەر دوورکەویتەوە یعنی گەر بێت و هیچ ڕژێمێکی خۆراکی نەکەیت بەس دوورکەوەرەوە لە خۆراکی تەند پرۆسسکراو کە چۆتە ناو کارگەوە بەتەواتی تۆ ژیانتە گۆڕێ بەیەکجاری جاران تەندروست بوو لێنانەکەی مەسەرەن یاپراخ زۆرینەی سەوزە بوو پێکاتەکەی ئێستا یاپراخ ناکەن بەبووی هەموو پێکاتەکان سوورەکەنەوە اینجاێنێ دەسەکە بە پێچان کولەکەەکە سوورەکەکاتەوە اینجا برنجێکی تێکە باینجانەکە هەموو ئەو کشمیش و دوای پرسیاری من دکتۆر کشمیش و بایم و ئەم بابەتانە سوورەکرێتەوە بۆ سەر برنج ئەمانە زیانیان هەیە بە هەمان شێو ئەمانش ئەبێتە هۆی ئەوەی ئەکرۆمای کە زۆر سوورێکی تۆ ڕەشەبێتەوەمانە هەمان پرۆتینی تیا و شەکریشی تایە چکە هەموو بادەم و ناتەکان هەر سێ پێکاتە خۆراکی تایە چوری تایە کاربۆیدرێت تایە و لەگە پرۆتینی شامانە لەبەرەوە بەڵێ ئەوانش هەمعارەزن بۆ هەمان شێوە زۆر دەست خۆش بێت دکتۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕاستی هیوادارین بینەران سوودێکی باشیان لە وتەکانی بەڕاستی وەرگرتەوە هەڵانە لە ئامادەکردنی خواردنە دووبارە نەکەینەوە دەستخۆشمانە سادەی و بۆ زانیارانی پێێتی شتەکان نەگەێنێ دەستی خۆش بێت دەست خۆش دووبارە ئاریەکەتە بووە
بۆ نەدایکت پێ و بڵێ ئەو دۆشەکەم بۆ بەرە بۆ لای ئەو هەلاجە هەموو کوردی پێشتر هەلاج زۆر هەبوو دۆشک و لێفە و لێفەی کوردی هەبوو چنی زۆر جواب بوو منی سەرش پێما بێ پێموتی زۆر ئارەزۆکەم لێفەیەک تامێکی خۆشیە بۆ لە خەوا نەک بخواردنانی چێژێکی تایبەتێ بخەو